هەتا کەی ئێمە چاوەڕێ بکەین. ئێمە ئەمڕۆ بۆ گرتبووینەتەوە کە خۆشحاڵی خۆمان دەربڕین بۆ دەستگیرکردنی عەجاج. هەرچەنە جێی داخە ئێمە 30 ساڵە عەجاج لەکوێیە کە ڕەنگە داڵدەدرابێت لەلایەن دەسەڵاتێکیشەوە داڵدەدرابێت، چونکە ناکرێت خۆ 30 ساڵ ئێمە کەسێک ئاوەهایی کەسێکی بەو جێوەرە تاوانبار و تاوانکەر نەتوانین دەستگیریکەین. بەڵام بە هەر حاڵ ئێمە خۆشحاڵی خۆمان دەربڕین کە دەستگیر کراوە. هەروەها پەیامێکیشمان هەیە لەم گرتبوونەوەیە کە دادگایی بکرێت بە پێشچاوی ڕاگەیاندنەکانەوە دادگاییکردنەکەی زۆر عادلانە بێت و بگاتە سزای خۆی. ئێمە وەک ڕزگاربووانی زیندانی وەرەسەلمان ڕێز و سوپاسمان بۆ ئەو بەڕێزانەیە کۆمەڵێک هاوڵاتی و چالاکی جینۆسایدی بواری ئەنفال کە هاتون لێرە بەیاننامەیەکیان خوێندەوە پاڵپشتی خۆیانیان دەربڕی بۆ کەسوکاری ئەنفەرکراوان و زیندانیان. ئێمە شادی لەگەڵیانە هاوکار بووین، دەستیان خۆش بێ خۆمە سوپاسیانەکەم و داوامان وایە ئەم عەجاجە بە سزای خۆی و بە سزای تاوانەکانی خۆی بگا و دادگایی دادپەروەرانە دادگایی بکرێت و کەیسەکە بەلاڕێدا نەڕوات وەک ئەو کەیسانێکەوە پێشتر هەبوو ئاگامان لێتی. لە هەفتەی ڕابردوو سکاڵا فۆرمێکمان پڕ کردووە بۆ ئامادەکاری بۆ تۆمارکردنی سکاڵا. ئێستا چەند بەڕێزێک خەریکی پۆلیانکردنی ئەو سکاڵانن، هەر سکاڵایەکیان زۆر بەقووەت بێ ئەوانە لە بژێرن و ئەچن سکاڵاکەن و لەماوەی کەمە ئینشاڵڵا ئێمە چی سکاڵا تۆمارەکەین. ئێمە پەیاممان لەسەر حەجاجەوە گیراوە. ئێمە خۆمان 6 مانگ و 15 ڕۆژ زیندانی کراینە لە تۆبزاوە و لە قۆرەتوی و لە دبست. ئێمە نەچوونەتە نورە سەلمان. بەس پەیاممان ئەوەیە ئەوانەی وا ئەگیرێن نەیان کوژن بە سزای خۆیان بگەێن. وەکو ئێمە چۆن بە سزای خۆمان گەیشتی نەوراکە ئەوانش بگەینە سزای خۆیان. چۆن ئێمە سزا دریای نەورا ئەوان 6 ئەوەنە سزا بدرێن. هەتا کەی ئێمە چاوەڕێ بکەین ئەم حەمکەی جاش و مستەشار و حەجاجە نەگرن. بۆچی نایانگرن؟ حکومەتی عێراق ئەو کاتەی سەدام حوسێن بوو ئێمەی گرت ئیساگەیش بۆ ئەمانە نایانگرن. هەتاکەی نایانگرن بۆ سزای خۆیان نەگەیەن. خۆ ئەزانن ئێمە چی کەسێک گردمانێتی نازان چی حەجاجی ئێمەی گرد و هەرچی کەس و کارمانیشەیە لەو بیابانە کریاوە ژێر خۆڵۆ پیر و پاکەوتەی نەگرت. مناڵ و پیر و پاکەوتە و گەنج و گشتی کردە ژێر خۆڵۆ. مناڵ بڕۆ گشتی لەو بیابانە کریاتە ژێر خۆڵۆ چاو دایکیان بەزیاتۆ بە زیڕەوە نەئاو بوو نەنان بوو. گشتی ئێمە کاتی ئەڕۆین بۆ نورە سەلمان و تۆبزاوە و گشتی بەگریان و ئەچین. داواکارین ئیدامی نەکەن بەس بە سزای خۆی بکەیە. هەر بەدەم ئازارەوە بەدەم ئەشکەنجەوە بیکوژن، چونکە ئێمەیان کوشت بەدەمی ئاشکەنجەوە. کاتی ئەچینە ئەو بیابانە ئەوانە ئەبینن ئەوانی شۆک و ئەوان لێ بکرێن.